بەنای خی بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و ڕەحمات و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان بۆ ئەڵقی ئەمجارە لە خزمەتان ئەبین لە خزمەتی زانایکی پایەبەرز و هەڵکەوت و ناوداری گەورەی کورد ڕێزدار جەنابی مامۆستا سەید نەجمەدین هەڵەبجێ. خۆشەویستان لەگەڵمان بن با بێکەوە پەڕەی پڕ لە ژیانی بەرەکەتی ڕێزدار جەنابی مامۆستا هەڵدەینەوە کە مامۆستایەک توولی تەمەنی بریتی بوو لە دەرس خوێندن و وتنەوەی وانە شەڕعیەکان. ئەو مامۆستا بەرزەکە 67 ساڵ تەمەنی بوو. لە 7 ساڵی تەمەنی ڕۆیشتە بەر خوێنی زانستی شەرعی، زیاتر لە 20 ساڵ بەس زانستی کۆکردەوە لە خزمەتی زیاتر لە 29 مامۆستای ناودار و پایەبەرز. 40 ساڵی باقی تەمەنیشی هەمووی لە حوجرە و مەدرسە شەرعیەکان و میحراب و مینبەر سەرفی کرد. ئێوە لەگەڵمان بن تەمەنی پڕ لە بەرەکەتی جەنابی مامۆستا ئەوسا ئێمە دەزانین ئێمە وەکو کورد چکەڵە پیاوێکمان هەبووە کە خزمەت گەلێکی زۆریان کردووە لە میحراب و مینبەر و کایە کۆمەڵاتیەکان و بەتایبەت لە حوجرە و مەدرسە شەرعیەکان. لەگەڵمان من وابێکەوە بڕۆنە ژیانی پڕ لەسەر وێرە ڕێزدار جەنابی سەید نەجمەدین تاها هەڵەبجێ. لەگەڵمان ژیان نامەی مامۆستا سەید نەجمەدین. مامۆستا سەید نەجمەدین تەها ناوی تەواوی شێخ نەجمەدین کوڕی شێخ تەها کوڕی شێخ ڕەسوڵ ناسراوە بە مامۆستا سەید نەجمەدین هەڵەبجێی. ساڵی 1930 لە گوندی میانە لەدایک بووە. منەماڵەکەیان هەموو زانای پایەبەرز بوون. لە تەمەنی 5 ساڵیدا لە خزمەتی باوکی دەستی بە خوێندنی قورئان و وانە سەرەتاییەکانی حوجرە کردووە. بۆ خوێندن ڕووی لە بەشێک لە حوجرەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان کردووە. لە ماوەی ژیانیدا 20 جار بە پێ هاتوو چۆی نێوان عێراق و ئێرانی کردووە و بە شوێن زانستدا گەڕاوە. لە 41 گوند و شار و شارۆچکەی کوردستانی باشوور و ڕۆژهەڵات وانەی خوێندووە. لە خزمەتی 29 زانای ناوداری ناوچەکە دەرسی خوێندووە لەوانە مامۆستا سەید عارفی هویە، مامۆستا مەلا شەمسەدینی ڕواری، مامۆستا مەلا باقری باڵک، مامۆستا مەلا عەبدوڵای ئەوهێنگ. سەرنجام پاش 20 ساڵ خوێندن لە 29 سەی 1955 لە خزمەتی مامۆستا مەلا محەممەدی مەلابەها لە خورماڵ بڕوانامەی زانستی شەرعی وەرگرتووە. لە 1 چواری 1955 ڕۆشتۆتە گوندی تەپی سەفای شارە زور و بۆ یەکەم جار حوجرەی دامەزراندووە. لە ئەیلولی 1955 هاوسەرگیری کردووە لەگەڵ خاتوو حەلیمەی کچی سۆفی ئەحمەدی حەمەی ئامان لە عەشیرەتی نەورۆلی. مامۆستا نزیکەی 25 ساڵ لە گوندی تەپی سەفا ماوەتەوە. لەو ماوەیەدا زیاتر لە 100 فەقێ لە خزمەتیدا دەرسیان خوێندووە. ساڵی 1965 سەفەری حەجی کردووە و ماوەی 2 مانگی پێچووە. ساڵی 1970 لە سەرداوای خۆی لە شارە زورەوە گوازراوەتەوە بۆ مزگەوتی ئوسامە لە هەڵەبجە. لە 16 سەی 1970 ئاوارەی ئێران بووە و سەرەتا لە ئۆردوگای کەنگاوەر و دواتر لە شاری سنە گیرساوەتەوە. لە ئێران مۆڵەتی زانستی بەخشیوە بە زیاتر لە 25 فەقێ. چەند جارێک لە زانکۆی سنە و زانکۆی ئازاد لە شاری سنەی کوردستانی ڕۆژهەڵات داوایان لێ کردووە کە دەرسیان بۆ بڵێتەوە، بەڵام مامۆستا لەبەر سەرقاڵبوونی بە فەقێکانی خۆی و حجرە و تەدریسەوە نەیتوانیوە ئەو کارە بکات. لە 25/1992 گەڕاوەتەوە بۆ هەڵەبجە و حوجرەکەی دامەزراندۆتەوە. بە سەدان کەس لە خزمەتیدا دەرسیان خوێندووە. مۆڵەتی زانستی بەخشیوە بە زیاتر لە 150 فەقێ. مامۆستایەکێ بوو لە زانە حەق بێژە چاو نەترسەکان، بۆیە چەندین جار لەلایەن حزبی بەعسەوە بانگکراوە بۆ لێپرسینەوە لەبەر ئەوەی مامۆستا زۆر سەرقاڵ بووە بە حوجرە و وتنەوەی وانەی فەقێ، بۆیە کەمتر بواری نووسینی بۆ ڕەخساوە. هەر بۆیە تەنیا 5 کتێبی هەیە کە ئەمانن: یەکەم شەرحی مەنهەج بە کوردی، بەرهەمەکانی باوەڕ، عیباد الرەحمان، نیشانەکانی باوەڕ، لە خزمەت دەستێک لە هاوڵانی سەروەر. پاش تەمەنێکی زۆر لە خزمەت زانست و ئاینی پیرۆزی ئیسلام، شەوی 18 سەی 1997 بە نەخۆشی کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکی پڕشکۆدا لە گۆڕستانی گوڵانی خوار و لە هەڵەبجە ئەسپاردەی خاک کرا.
بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ لە خزمەتانە بەردەوامە بین دوایی کە کورتەیەک لە ژیانی جانەی مامۆستامان بیست لە خزمەت یەکێک لە کوڕەکانی جانەی مامۆستا دەدوێن هەڵبەتە جانەی مامۆستای مەرحوم 4 کوڕ و 6 کچی هەبوون ماشەڵڵا هەمیان ئەهلی عیلم و عیرفانن چۆن دەڵێ ئەهلی دینن بەمانای کەلیمە جا لە خزمەت یەکێک لە کوڕەکانی کە ڕێزار جانەی مامۆستا جەلالەدینی ناوە کە میراتگرێکی فعلی و علمی جانەی مامۆستایە لە خزمەتی مامۆستا دەپرسین ئاخۆ دەستپێشی خوێنی مامۆسای بۆ مەدرسە شەرعیەکان کەی بوو و چەند لە خزمەتی حوزرە و مەدرسە مایەوە تاوەی کە بڕۆنامە زانستی وەرگرت لە خزمەتی کوێ خوێندی شوێنانی کە مامۆستا تەدریسی تێکردووە کامانە بوون لە شوێنەکان دواتریش کە مامۆستا بڕۆنامەی وەردەگرێ دەڕواتە کوێ مزگەوتی میحراب وەردەگرێ و ئەو قوتابی مامۆستایانە چێن کە لە خزمەتی مامۆستا دەخوێن و بڕۆنامە زانستی وەردەگرن لە خزمەتی ڕێزار جەنەی مامۆستا جەلالدین ئەو پرسیارە ناکەین مامۆستا جیان سەلامی خوارد لەسەر سلامی خوا لەبەڕێز مامۆستا پێمان بڵێ جەنەی مامۆستای مەرحوم ڕەحمەتی خوای لێبێ دەستپێکی خوێندنی زانستە شەرعیەکان لە کەی بوو و ئەو شوێنانی کە مامۆستا بۆی چوو بۆ مەبەستی کۆکردنەوەی زانستی شەرعی و ئەو مامۆستایانش کە هەندێک لات بێ ئەگە ساڵەکانیش لەگەر بڵێ زۆر باشەگەر بزانین کامانە بوو چێ بوون بسم الله الرحمن الرحیم سەرەتا سڵاو لە جەنابتان لە ستافی بەرنامە لە سەر جەمبینەران و بیسەرانی ئەم بەرنامە باوکم دەرەجاتی عالی بێ لە ساڵی 1930 کە لەدایک بووە لە خزمەتی باوکی عادەسی کردو بە خوێندن لە تەمەنی 5 ساڵیەوە کتێبی دەی زانستی خوێندەوە تەبان سەرڕای قورئانی پیرۆز کتێبە زانستی ئیبتیداییەکانی خوێندووە دواتر چۆتە دەروی ماڵ یەکەم مەدرسەکە بۆی چۆتە مەدرسەی هویە لە منطقەی ژاوەڕۆ لە کوردستانی ڕۆژهەڵات لەوێ لە خزمەت خاڵێکی خۆیان کە زانایکی گەورەی ئەو سەردەمە بۆ مامۆستا سەید عینایەت دەستی کردووە بە خوێندنی ڕسمی ئەوجار ئیتر بەردەوام بووە بەردەوام نەپچراوە لە خوێندن تا ساڵی 1955 کە مۆڵەتی زانستی وەرگرت ئەو شوێنانە دەزانی مامۆستا مەدرسەکان حقیقەتەن زۆرە یعنی ئەگەر دقیق عرضکەم 23 حجرە و مەدرسە لە کوردستانی ڕۆژهەڵات ڕۆشتووە لەوانە مەدرسەی سنا مەدرسەی گوندی نێ دەرەتفێ نەگەڵ ئەوێ هەنگ وە کۆمەڵی مەدرسەی تر دواتر لە کوردستانی باشووریش 18 مەدرسە ڕۆشتووە لەوانە خورماڵ بیاری شەریفات سلێمانی کەرکووک خانەقین زینوێ شێخی لای حاجی عومران هەموو ئەمانە ڕۆشتووە 23 مەدرسە لە ڕۆژهەڵات و 18 مەدرسە لە کوردستانی باشوور بە تێکڕا 42 حجرەی بەسەر کردوێتەوە لەم ماوە 14 جار لە کوردستانی باشوورە هاتوۆتە چێتە ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵات و گەڕاتە باشوور بە دوای زانستا بە پێ بە کەمی ئیمکانات یعنی زۆر جار تووشی کارەسات بووە لە زیێ خەریک بۆ بخنکێ لە چای سوورێن خەریک بۆ ڕەخوی باتەوە بەردەوام عاشقی زانست بۆ بەڕاستی بەردەوام ئەو جار عنی قسەکە بەدەم خۆشە ناخۆشی بە دووری بە غەریبی بە کەمی ئیمکاناتی ئەمجار نەخۆش کەوتو هەواڵی مەرگی چۆتەوە ماڵ باشیە بە زمانە خۆت زانانی و کوێستا تەواصل نەبووە وەسایل و پەیوەندیکردن شت کە هاتووی تر بە دوای عیلمە هاتووە ئەو جار لەم ماوە لە خزمەت گەڕاوە یانێ بە دوای مامۆسای نوخبا گەڕاوە چ عاشقی علم بووە یەکێ لەو خصوصیەتانی باوکم وەیە نەیویست بڵێ شتەکە بەڕێ بکە گەڕاوە لە کام مەدرسە مامۆسایەک هەیە چۆ بۆ ئەو مەدرسە باش بێ زانێتی مەسەن علمی نەحو خوێنێ مامۆسایەکی کە علمی نەحو شارەزاترە لە فڵانە مەدرسە با دوور بوو بێ چۆ بۆ خزمەتی ئەو و لەبەر خۆی فەرموم لە خوێندنا کە پرسەوز بووم کە پرسەوز بۆ معنایانێ و بڵێ بەردەوام لە شوێنی نەمامەتەوە بۆ چکە گەڕاو مامۆساکەم بەدڵ بوو بێت ماوەمەتەوە تا ئەو کتێبم لا خوێند و دوای مامۆسایەکی تر بۆ علمێکی تر چوومەتە خزمەتی ئەو فەرموو تەنها لای مامۆستا سەید عارف دەرەجاتی عالی بێ 2 ساڵ و نیو تا 3 ساڵ مامەتەوە یەنە هیچ مامۆسایەک ئەو مەقدارە نەمامەتەوە زۆرترینی ئەوەندە بوو بەڵێ بەردەوام لە گەڕانەوە ئەوەی کە خوێندمەوە نزیکی 29 مامۆستا لای خوێندووە بەڵێ طبعا مامۆساکەش بۆ عەرزی کردی مامۆسای یعنی تایبەت بوو لەوانە مامۆستا مەلا حەیدەری ئەوێ هەنگ مامۆستا ئەسعەدی پایگەلان مامۆستا سەید عارف مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها مامۆستا سەید حەکیمی خانەخین مامۆستا سەید عینایەت لە هویە و مامۆستا سەید عەلی نێ و کۆمەڵی زانای تر کە بەڕاستی ناوەکانیان باسانی یانێ دەرج ناکرێت کە زۆر زۆرە لەوانە مامۆستا مەلا ئەحمەدی ڕوتەیل لە کەرکووک ئەوانە هەموو مەلای گەورە بوون ماشاءڵڵا کوردستان پڕی بووە لە مالا و زانای گەورە کورد و ماشاءڵڵا بە درێژایی مێژووی ئیسلام گوندەکانی ئەمە مەدرسە بوون جامیعە بوون یانێ لە ئاسی جامیعە بوون بەڕاستی ئەو مەدرسانە مامۆستاگەر هەر پۆلێنێکی ئاوام لەوە بکەیت ئەگەر بزانانی مۆساوانی کە لە ڕۆژهەڵات وە لە باشووریشە 23 بە 18 مەدرسە مامۆستایەکانی ئێرانە کامانە بوون کە
چۆن دەڵێن خوبە بوون مامۆستا لایەن خوێندوونە لە خانەقین مامۆستا سەید عەبدولحەکیمی خاڵی لە بیارە مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها لە هەڵبجە مامۆستا هەلایشی جازێ وەرگردووانی بەڵێ مامۆستا مەلا ساڵحی گەورە لە خورماڵ لای مامۆستا سەید عارفی نێ لە زینوێ شێخ لای مامۆستا مەلا عەبدوڵڵا ناوێک ئیتر ئەمانە هەموو زانای گەورە گەورە بوون لە کاتی خۆیان ماشەڵڵا مامۆستامەش بە پێ دەڕۆیشتە و شوێنان هەمووشی بە پێچوە بەڵێ بێ حتا کتێبەکان زۆر لە کتێبەکانی وەکو ئێستا کتێبی چاپی جوان و ڕاقینە بۆ زۆر لە کتێبەکانی خۆی نووسیوێتەوە خۆی گەڕاوە مانگی ڕەمەزان بوو اسم کتێبی فەریدە بخوێنم فەریدە لای مامۆستا سەید عارف لە خورماڵ فەرمووی لە یەکی ڕەمەزانەوە کە لە ڕەمەزان ئینسان خۆزانی خەڵکی ئەمە هەر تااقەتی بینی نییە لە یەکی ڕەمەزان تا 25 ڕەمەزان کتێبی فەریدە کە هەزار دێر شیعری قورسە لە نەحو سەرفا هەم نووسیمەوە کتێب نەبوو هەم ڕۆژانە ئەم خوێن هەم لە 25 مانگە هەر هەزار دێر شیعرەکەم لە بەکەیان ڕۆژی 40 دێر شیعر بێ سنوور یعنی بێحەد عاشقی علم بۆ باوکم بەڕەحمەت بێ و لەبەرەوە کە عاشقی علم بۆ هەر حەزی کردو بەردەوام بێت تەنانە لە ساڵی 1950 لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی گەورەی هەڵبجە پریسی ئیجازەی وەرگرتووە 50 بەڵام هەر بەردەوام بۆ لە خوێندن حەزی کردو هەر بەردەوام بێکەوە کەم مامۆستا هێواوێ تا لە 54 چێتەوە بیارە کاتێک هەموو عیلمەکانیش تەواو کردو بڵێ دروستی بە باشی زۆر بەم بسەیتریش تا لە 54 چێتەوە بیارە بۆ لە خزمەتی مامۆستا ئەحمەد مامۆستا ئەحمەدی گەورە پێی فەرمووە بەتەمای چیت بۆ ئیجازەوە نەگوت بەڵام خۆم ئیجازەم نەگوت و بەس من کە مەدرسەیەک نەبێ شوێنە نەبێت تەدریسی تیا بکەم حەزەکەم خۆم بخوێنم ئێتر مامۆستاش فەرموویەتی من مەدرسە تەرتیبەکەین ئینشاءڵڵا تۆ ئیجازەی وەرگری لە خزمەتی ئیجازەی وەرگری لە ساڵی 54 ئەجا لە خزمەتی عەفەن شێخ عوسمانی سیراجەدینیە کە ناسراوی هەبوون لەو شارە زۆرە نامێکی بۆ نووسیەوە بۆ حاجی حەیدەر لە تپی سەفا نردوێتی زۆر تەوسیەی خۆی و بنەماڵی باوکمی کردو و ئیتر ئەوانش مەدرسە مزگەوتی تپی سەفایان خستووەتە اختیاری بچۆتە ئەوێ هەر لەوێشەوە ئەو عاشقی تەدریس بە لەگەڵ خۆیان حەو فەقی هێشتا نەهاتوۆتە گوندەکە حەو فەقی لە بیارەوە لەگەڵ خۆیان هێناوە بۆ مەدرسەی تپی سەفا لەگەڵ خۆیان بە مەدرسە دەستی پێ کردو بەڵێ مامۆستا بەردەوە ئیجازە وەربگرێت لە 55 با بڵێن 2000 ئەو کاتەکە مستعیدیش بووە لە خزمەتی جەنای مامۆستاکانی خۆی بەگشتی هەر تەدریسیشی کردووانە بەتەکیید هەر نظامی حجرە وایە نظامی حجرەی تەقلیدی یعنی فەقید و ئاسێکی مستعیدی پێڵێن کە بەرزی خوێنێ ئاسی بەرز خوێنێ ئاسێکیشی ئاسی ئەو وەختە سوختیان پێوتوە مستەوای کەمتر باوکم بە درێژایی خوێندنی پاشی خۆی مەرحەلەی سوختەیی تەواو کردووە بەردەوام سوختەی زیرەکیشیەوە نەک سوختە لەوا سوختانی کە بێکیان کاک هادی بۆ برای کاک ئەحمەدی موفتی زادە بالمەناسبە لە مەدرسەی ئەوێ هەنگا کاتی خۆی خوێنێتی لەگەڵ مامۆستا ئەحمەدی موفتی زادە پێکەوە هاوفەقێ بوون وەختێ لە مەدرسەی ئەوێ هەنگ بۆ لە کوردستانی باشوور پێکەوە خوێندویان بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان لە خزمەتی یەکێکی تر لە مجازەکانی و جەنای مامۆستای مەرحوم کە ڕێزدار مامۆستاشی هەم بەتوان هەم بەکاری هەم کاریگەر هەم مامۆستایەکە دەور و ڕۆڵ و کاریگەریشی جار زۆری هەیە خوای گەورە تەمەنی درێژکە بۆمانی بێ لە ئینشاڵڵا ڕێزدار جەنای مامۆستا دکتۆر سەید ئەحمەد پێنجێنیە کە مجازی جەنای مامۆستای دەمانەوێت لە خزمەتی جەنای مامۆستا هەم سەربردەی ئیجازەی جەنای مامۆستا هەمیش کەسایەتی هەمیش پێناسی ئەو لە بۆ ئەو مامۆستا ئەو زاتە بەرزە کە مامۆستایەکی داوەی مامۆستایەکی پایابەرز مامۆستایەکی چۆن دەڵێ کۆڵ نەدەر تا ئەو کاتێکەوە وفاتی فەرموو لە خزمەتی جەنای مامۆستا دەدوێن ئینشاءڵڵا مامۆستا گیان سەلامی خوای گەورەت لەسەر وعەلەیکوم سەلام وڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه مامۆستا پێمان بڵێ سەرەت هەر کە بەڕێستان مجازی جەنای مامۆستان ئەوە سەربردەکەی وەها پێناسی جەنابتان وەکوی کە لە خزمەتی مامۆستا زۆر بوونە چۆن بۆمانی پێناسەکەیت بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشیتان لێکەم بەخێرتان دێنم بۆ ئەو کارە پیرۆز و خۆشەویست کە ئیکەن مامۆستا سێ نەجمەدین جگە لەوە عالمێکی فەحل بوو زانا بوو بە هەموو هونەرەکانی خوێندن چ مقدمات چ غایات کە علم دابەشەکرێ بە دوو بەش فنون و علوم یا مقدمات و مەقاصد و غایات لە هەردووکیانە ماشەڵڵا کەڵەپیا و شۆڕەسواری مەیدانەکە بوو ئەمە لە ڕووی علمیەوە ئەوەی کە گرنگە ئەو مامۆستا بەڕێزە عالمێکی عامل بوو واتە خاوەنی پەیام و خاوەنی قبلە و خاوەنی بەرنامە و خاوەنی کار و کاروان بوو ئەوەی کە جێگەی ڕێز و ئیمتیازی ئەو بەڕێزەیە ئەوەیە کە بڕاستی عیلمەکەی خۆی عمل پێ ئەکرد و تەرجمەی ئەکرد واتە حجرەی هەبوو فەقێی هەبوو تەدریسی ئەکرد
وعزی ئەکرد ئەوجا کەسێکی کاریگەر بوو وە کەسێکی دڵسۆز بوو وە کەسێکی جوندی بوو ئەوە یەکێ لە تایبەتمەندیەکانی کەم جار ڕێئەکەوێت لە ناو زانایان بە حکمی ئەوەی کە لە ناو مجتەمەعا ڕەمزن و خەڵک لەبەرەن هەڵەچێتەوە و بە پێشنگ و چاوساق حسێ بکرێن کەم جار ڕێئەکەوێت بتوانن لە هەمان کاتە کە قائیدەن جوندیش بن مامۆستا زەینەلابدین وەڕاستی هەردووکیانی تێکەڵ و ئاوێتە کردبوو لە هەردووکیشانە کەڵەپیا و سەرکەوتوو و پێشکەوتوو بوو واتە چەنە قائید بوو مامۆسای و خەتیب و مدەڕیز و خاوەن حوجرە و خاوەن دەستی بەیضا بوو ئەوەنێش لە هەمان کاتە جوندی بوو واتە شاگردێکی سەنگەرنشینی خەباتکاری شەو ڕۆژ خەرەسەریەک بوو بەرابەر بە کاروانی داوای ئیسلامی هەر لە ئەوەڵەوە ئەم مامۆستا بەڕێزە لەگەڵ ڕابوونی ئیسلامی ئاوێتە و تێکەڵ بووە وەکو سەربازێک ئەوجا وەکو زانایەک وەکو مدەڕیسێ وەکو مڕەبیەک کە بەڕاستی عایلێکی پەروەردە کردووە هەردوو گشتیان کوڕەکان و مناڵەکانی هەرێکی بە جۆرێ سەنگەرنشین و خەباتکار و کاروانچی و شۆڕە سوارن ئەمە ڕێئەکەوێت کابرا زۆر عالم و زانایە بەڵام بەم ڕۆحە جوندیەت و ئیلتیزامی داعەوی و سەحەویە لەویان مۆفەق نییە هەیە عالمە بەس عامل نییە مامۆستا عالم و عامل بوو و لە لووتکەدا بوو هەم لە عیلم هەم لە عەمەل و مامۆستا خۆیەکی تری هەبوو هەمیشە تەدریسی ئەکرد لە گوند بوایە لە شار بوایە فەقیه هەبوو و وای ئەزانی واجبە ئەبێ ئەم عیلمە بگەێنێ بە خەڵکی تر لە لایەکی تر مامۆستا جگە لەوە عالم و عامل بوو بانخواز بوو و مامۆستا سید نەجمەدین کەسێکی مڕەبی بوو و ئەو تەربیەتەی دیارە ئەو تەربیەتەی دیار و ڕوون و ئاشکرا و نەمایانە لە ناو مناڵەکانی خۆیان و لە ناو ئەو فەقیانەی کە پەروەردەی کردوون و ئەو فەقی و مەلایانەیشی کە ئەو دروشی پەروەردەی کردوون بەڕاستی هەر کەسە بۆ جۆرێ هەر کەسە بە جۆرێ شاخ و چیایەکە بۆ داوای ئیسلامی و کەسێکی عامیلە و جێدەشی مامۆستا زۆر دیارە و بەڕاستیەکە لەو سیفەتانەی کە هەبوو جکە لە جوندیەت و عالمیەت و عامیلیەت کەسێکی سابر بوو یعنی کەسێکی زۆر زەحمەتی هاتە بەردەست لە بوو ڕووی ژیان و زیندگی ڕۆژانەی ماڵ و مناڵی لەلایەکەوە و ئارامگرتنی بەرابەر بەو هێرشانەی کە زمانی عیلمانی و شوعی هەبوو لە منتەقەکەی هەڵەبجە ئەو شارە زۆر ئەمانە و لەلایەکی تریشۆ لەگەڵ لەناو کۆمەڵە مامۆستایەکەوە لەگەڵ ئەوانیش ماشەڵڵا زۆر تێکەڵ بوو و زۆر ئارامگر بوو و زۆر سابر بوو. مامۆستا عەبدولحەمید حەمەفەرج هەڵەبجەیی یەکێک لە قوتابی و قوتابی مجازەکانی زەنای مامۆستای مەرحوم دەدوێنین بۆی کە باسی پلە و پێگەی زانستی زەنای مامۆستا بکە بەتایبەت لە ڕوا تەدریسیەکەی زەنای مامۆستا لە کۆڕی زیکری علمی مامۆستا لەگەڵ ئەو پایە بەرزەی کە مامۆستا هەیبوو لە ڕووی زانستیەوە حەریسی زەنای مامۆستا لە ڕووی تەدریسەوە و هەروەها دڵسۆزی بۆ قوتابیەکانی چەند و چۆن بە لە خزمەتی زەنای مامۆستا ئەو پرسیارانە ئەکەین و لەگەڵ هەندێک پرسیارتر کە پڕژانی سەری مامۆستای بەڕە سەلامی خوارد لەسەر. وعەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵاه یاخوا بەخێر بێن. من سەرەتا چۆن دەڵێ پیرۆزبایی ئەوەت لێ دەکەم کە خوای گەورە مشتەڕەفی کردن بەوەی هەم قوتابی زەنای مامۆستا بن هەمیش مۆڵەت وەرگری دەستی پڕبەرەکەتی زەنای مامۆستا بوون. ڕەبی سەلامەت بن موفق بن ئینشاءالله یاخوا بەخێر بێن سەرچاوم. وەکو قوتابیەکی دڵسۆز خۆشەویستی زەنای مامۆستای مەرحوم هەر پێناسەیەکی کەسایەتی مامۆستامان بۆ بکە بەتایبەتی لە پێگە زانستیەکەی مامۆستا. سەرەتا بەخێراتنی بەڕێستانەکەم سپاس بۆ ئەم بەرنامە تایبەتان داواکارم لە پەروەردگار گۆڕی مامۆستای گەورەمان زانای پایەبەرز زانای خواناس بەڕێز مامۆستا سەید نەجمەدین گۆڕی پڕنور بێت ئینشاءالله دەرەجاتی عالی بێت. مامۆستا وەکو عرە بەڵێ غەنیون عەنی التەعریف مامۆستا عالمێکی گەورە زانایەکی گەورە بووە لە سەرجەم زانستەکانە توانا و قودرەتێکی یەکجار زۆری هەبووە ئەوە نەبووە تەنها لە زانستە لە زانستەکانات زانیاری و زانستی باشی هەبوو بێ ئەکرێ بڵێ تەخەسوسی لە هەموو زانستەکانی علومی شەرعیە هەبوو لە هەروانەیەک لەو وانانە کە ئەیوتەوە لە علومی شەرعی
واتە زانی مامۆسایتر هەل لەما لەو زانستە و لەو عیلما زۆر زۆر ڕۆچووە. بەڵام کاتێکە بابەتێکی تر کتێبێکی تر وانەیەکی تر دەستی پێ ئەکرد ئەزانی ماشەڵڵا هەر لەویشە بەحرێکە لە زانست و لە علوم. بۆیە زۆر جار جەمع الجەوامع کە ئەیوتەوە مامۆستا ئەی فەرموو بخوێننەوە بە فەقێکان کە ئەخوێندایەوە زۆر جار ئەگەر ئێمە کتێبەکەش لە بەردەستا بوو هەر بە خوێندنەوەکەی هەڵت بکردایە ئەو بەبێ ئەوە کتێبەکەی لە بەردەستا بووایە هەڵەکەی ڕاست دەکردەوە ئەیزانی هەرمەتنەکەمە بەستمە جەمع الجەوامع تەبان ئەوانەی کە علومی شەرعی ئەخوێنێکێکە لە کتێبە عومدەکان وەکێکە لە زانستە یعنی ئاسانیە بەڕاستی دو مادەکانی زانست شەرعی بەڵێ بەڵێ الحەمدوللا لە سەرجەم یعنی زانستەکانی تریشە مامۆستا هەر ئاوها بوو حتا من خۆم گوێم لێ بووە لە مەسلەی فەرایزەکە لە خزمەتیا بووم و توێتی کەم کەس شکە بەم یعنی 4 مامۆستا شک نابم لەم کوردستانە لە فەرائیزا بتوانێت یعنی پرسیاری لێکم بتوانێت جواب وەڵامی هەمووی بداتەوە. يعني أولا الحمد لله لو بواري مسألة فرائض ولو علمي فرائض شام يعني توانا وشارزايك يكجار زوري هبو ماموسا وباقي زانستكاين تريجتشن يما ماموسا خوي يعني أو ماموستانيك لسر وبن زور لقناغي أخيرا بن لمرحلة أخيرا بن ماموسا خوي زياتر درزي بي أوتن وكومالك ماموستاي تركا الحمد لله أواني شر زور خينوار بن هر شاگردي جنابي ماموستا بن دەرزیان بە قۆناغەکانی یعنی خوارەوە قۆناغەکانی خوارەوە ئەوتەوە ئەوانش کە هەمووی هەر لە خزمەتی مامۆستا خوێندبوویان. بۆیە الحەمدوللا مامۆستا یعنی نەکەر ئێمە هەموو ئەوەی مامۆستای ناسیبێ شایەتی زانست و علمی مامۆستا ئادات و لە کوردستان ئێمە یعنی کەم شوێنەیە ئێستا هەر با بڵێن کەم شوێنەیە بە گەرمیان و بە کوێستان و بەسەر جەم پارێزگاکانی کوردستانەوە کەم شوێنەیە مجیزی مامۆستای تێدا نەبێت لە لای مامۆستا ئیجازەی وەرنەگرت بێ یعنی بۆ گەرمیان ئەچیت بۆ بادینان ئەچیت بۆ پشدەر ئەچیت بۆ هەولێر ئەچیت سەر لە هەر شوێنێک ئەدەی ئیلا دەستی مامۆستا لەوێ دیارە. یاخوا بەخێر بێن کارەکەتان پیرۆزە و بەڕاستی زیندووکردنەوەی ڕچەی زانایان ژیانی زانایان زۆر گەورەیە بۆ ئێمە و زۆر پێویستیشە. بەڕاستی ئەخلاقی زۆر شیرین بوو بەلامەوە. لە یادمە کاتێ من لە ساڵی هەڵبەتە ساڵی 92 من چوومە خوڕماڵ لە گەرمەی گرانیا بوو لە گەرمەی گرانیا بوو کە چوومە خوڕماڵ لە مامۆسایانی هەڵەبجە لە کەس ئەو مامۆسانەی کە لە هەڵەبجا بوون تەنیا مامۆستا سەید نەجمەدین هاو بۆ خێراتنی من لە خوڕماڵ. هەڵبەتە من لە هەولێر امتحانم کرد لە خزمەت قازی ڕەشادا و لە پاشا کە دەرچووین لە خزمە مامۆستا ئەحمەدی شافیعی امتحانمان کرد. دوایەوە کە لە بەغا فەسڵ کرام و هاتمەوە امتحانم کرد کۆتایی 91 امتحانم کرد 92 ناردمیان بۆ مزگەوتی گەورەی خوڕماڵ. مامۆستا سەید نەجمەدین لە هەڵەبجەوە تەشریفی هێنا لەگەڵ مامۆستا نامیق حەمە ئەمین کە لەو کاتا مستعید بوو لە خزمەتی مامۆستا لە هەڵەبجە ئەی خوێن نامیق حەمە ئەمین ئەحمەد داوایی ئەوی هێنا بوو ئەو لە خزمەتیا بوو. باوەڕم پێ بکەن ئەو نەگرانی بوو ئەو ڕۆژە ئەو نیوەڕۆ کە مامۆستا سەید نەجمەدین هاتە ماڵمان دامام نەمزانی نیوەڕۆ چیان بەمێ هیچ نەبوو بیان دەمێ نازانم چۆن شلەیەکمان دروست کرد شلەی تەماتە بوو چی بوو نازانم پێکمانەوە ناو یەک دووسێ نانم پیا کردیان بە تریت و ئیتر نان نەبوو بیان دەمێ. لەو کاتا مامۆستا سەید نەجمەدین هاو بۆ خێراتنی من لە هەڵەبجەوە بۆ خوڕماڵ ئەو یاداوەریەم قەت بیر ناچی. کاتێک کە لە خزمەتیا بووم بە ناو کۆڵانەکانی خوڕماڵە هاتینە سەر حەوزەکەی خوڕماڵ کە حەوزەکەی بینی گریان گرتی. وتم قوربان بۆ وتی تۆ خوڕماڵی کۆنە نەدیوە بۆیە گریان ناگرێ من خوڕماڵی کۆنم بیرەکەوێتەوە. مامۆستا مەلام حەمە و
گەورەی مامۆستا مەلام هەمووم بیرەکەوێتەوە کە لەسەر ئەم حەوزە و ئەم مزگەوتە بوو بەڵام تۆ ئەوەت نەدیوە بۆیە ئێش ناچێ بە دڵتەوە نەوەڵا قوربان و خورماڵە مەڕوا بەیوەرانی دیوە وتی دەی تۆ ئێش ناچێ بە دڵتەوە ئەمجا کە لە خان و مزگەوتەکان ورد بۆ شعرێکی فەرموو لەو کاتەوە لە بەرمە هەر لە دەمی ئەویشم وەرگرتووە فەرمووی فەمەن ناس بالناس الذين عرفتهم وللدار بالدار التي كنت أعرفها ئەو ئەم ناسە ئەم خەڵکەی لێرایە هەڵبەتە بۆ جەنابتان نەزانن بۆ خەڵکی تر تەرجمەیەکەم ئەو خەڵکەی لێرایە ئەوە ئەمانە نین من ناسی و من لە خورماڵە ئەو خانەولانەیشە کە ئەیبینم هەر ئەو خانەولانە نییە ئەوم لە دەمی مامۆسا وەرگرت تا ئیسە لە بیرم فەرمووی مامۆسا فەرمووی لە خزمەت مامۆستا سەی عارفە هەڵبەتە مامۆستا سەی عارف پێش مامۆستا مەلام حەمەی خورماڵ لە مزگەوتی خورماڵ بوو فەرمووی لە خزمە مامۆستا سەی عارفە بووم لێرە فەقێ بووم لە خزمەتیا ڕەمەزانان دەرسی نەئەوتەوە مەلا ئەوسا زۆری ڕەمەزان دەرسی ناوتەوە فەرمووی بووم بە مەلای ڕەمەزانی تەپی سەفا مامۆستا مەلا عارف پێم و دەرسم پێ بڵێ دەرسی پێنەوت فەریدەیەکم هەڵگرت فەریدە لە نەحوایە مامۆستا شارەزایە فەرمووی تەنیا خۆم ئەمجا عادەتی ئەو لادیانەی جوا بوو دەوری 27 ڕەمەزانە هاتن بە دوای مەلایان برد بۆی جەژنەکان بۆ بکاو سەرفیترەکەیان باتێ و وتی ئەوانیش ناتن بە دوامە بمبەن بۆ تەپی سەفا مامەوە بە تەنیا بێ دەرس فەرمووی فەریدەیەکم هەڵگر لە ڕەمەزانە فەرمووی 700 یا 750 شعرم لەبەر کرد لە فەریدە بە تەنیا لەو 27 ڕۆژەی ڕەمەزان ئەوەنەیش حافیزەی بە قووەت بووە لە فەقەیەتیە ئەمانە ئەو یاداوەریانەیە کە ئەو ڕۆژە لە مامۆسام وەرگرت مامۆسایانی وڵاتی ئێمە بە زۆری پیاوی گەورە و شەریف و نەجیب و عالم و فازیل و ئەهلی تەقوا و کاری چاکە و ئەو بابەتانە بوون بە تایبەتی مامۆستا سەید نەجمەدین کە من بەداخەوە نەمتوانیوە لە خزمەت یابم تەشریفی لە لێرە بوو لەم شارە زوورە هەر زووتر ناوم ئەبیست کە عالمێکی گەورە و فازیلێکی گەورەیە و خەڵکێکی زۆر لە خزمەتیا خوێندویانە بابەتی مامۆسا زۆربایکەی ئەوە بووە کە مدەڕیسێکی زۆر باش بووە و ئاگادارێکی باشی لە تەواوی علومی ئیسلامیە هەبووە و ئاگداری لە ئەوزاعی ڕۆژگاریش بووە زانیوێتی کە دژمنانی ئیسلام چ گرفتێکیان دروست کردووە بۆ وڵاتی ئیسلامی بۆ دنیای ئیسلام و مسلمانان ئەبێ چۆن ئامادە ببن بۆ بەرامبەرکردنی ئەو گیر و گرفتانەی کە دژمنانی ئیسلام دروستیان کردووە مامۆستا لەم بابەتە زانایەکی زۆر گەورە بوو کەسێکی وتوریا بوو و ئامادەیەکی باشی هەبوو بۆ ئەو بابەتان مامۆستا من چەند جارێک بە خزمەتی گەیشتوم جارێک تشریفی لە سنە بوو لە مزگەوتێکا بوو بەندەیش هەر لەوێ بووم لەویا لەو شوێنە فەقەیەکی زۆر لە هەموو لایەکۆ ئەچوونە خزمەتی ینی وەکو بڵێ ئەڵێ هەرکوجا چەشمەی بووە شیرین مردم و چی گردایەند هەرکوجا چەشمەی بووە شیرین مردم و مرغومور گردایەند ئەڵێ لە هەرکوێکە چاوگەیەکی شیرین هەبێ مرۆڤ و باڵندە و مێلورە کۆبنەوە مامۆستا چاوگەیەکی شیرینی عیلم و ئەدەب و زانیاری بوو لەبەر ئەوە ئەو کەسانەی کە حەزیان بە خوێندنی ئاینی باشە کرد چ کوردەکان حتا فارسەکان و کەسەکانی تریش ئەهاتنە خزمەتی و لە سنا شوێنێکی تایبەتی چاکی گرت بوو ئێستا مامۆستا عەبدوڵڵای تەشریفی لێرە نییە بازێک لەبارەیە و قسە بکەم خۆشە مامۆستا یاخوا بە ڕەحمەت بێ ئینشاءالله و خوای گەورە بەرەکەت بڕژێنە بەسەر قەبرە پیرۆزەکەیە ئینشاءالله چاوی تۆزێک زەعیف و خێل بوو نەختێک ئەمجارە مامۆستا حەسەنی پێنجوێنی کە ئێستش ئەویش حاڵی حازرا ماوە و تەشریفی لێرەیە ئەویش قاچی شەل بوو
ئەم جارە هەردووچیان لە شاری لە سنا لە هەر کوێکە بوونایە خەڵکێکی زۆریان لێکۆ ئەبووەوە، ینی هەم دەرسی دینیان ئەوتەوە هەم ئامۆژگاری خەڵکیانە کرد، مزگەوتەکانیان بە پێچەوانەی مزگەوتەکانی سنە کە مەلاکانی تری خۆیانی تیابوو ئەوان خاڵی بوون، ئەمان پڕ بوون. مامۆستا فەرمووی یادی بەخێر ئینشاءالله، فەرمووی جارێک کا حەسەنە گێڕێتەوە، ئەڵە من لەو بەری جادەوە بووم، ئەمیش لەو بەری جادەوە بوو، فەرمووی شارەی کرد وتی حەسەن وەرە، وتی هاتمە ئەم بەرە و وتی سەزانی ئەم مەلای ئەم شارە چیمان پێڵێن، وتم چیمان پێڵێن، وتی بەخوا پێمەڵێن ئەم شەلوی کوێرە باش ئەم شارەیان لێوا لێ کردوین کە ئێمە هیچ نرخێکمان نەمێنن. ترەوە دلیل و بەڵگە بوو لەسەرەوە کە مامۆستا بابەتێکی تایبەتی بوو بە حەقیقەت. سەرەتا بەخێراتنتانەکەین، دەستخۆشیتان لەکەین بۆ ئەو بەرنامە جوانە کە بەڕاستی من بۆ خۆمێکێکم لە بینەری بەرنامەکەتان دەستان خۆش بێ. قسەکردن لەسەر مەرحومی مامۆستا حوسێن نەجمەدین زۆر هەڵدەگرێت، چونکە ژیان نامە و سیرەتی مامۆستا فرە ڕەهەندە، گۆشە و بەشەکانی گەلێ زۆرە، ینی هەر بەڕاستی مامۆستا ئەتوانین بڵێن ئەگەر مبالەغە نەبێ ینی ئومەتێک بوو لە ڕۆحی کەڵەپیاوێکدا، ناوکەی خۆی بەخۆیەتی نەجمودین فعلەن ئەستێرێکی گەشاوی ئاسمانی زانست و دینداری و خواناسی بۆ ڕاستی. من ساڵی 1993 کە لە ئێران گەڕامەوە کاتە دەستم بە خوێندنی علومی شەرعی کردبوو، لە بۆ مادە کۆتاییەکان هاتمەوە خزمەتی مامۆستا لە 1993 لە بۆ شاری هەڵەبجە و مزگەوتی ئوسامە و حوزرەی ئوسامە، هەتاوەکو وەفاتی کرد ساڵی 1990 هەر لە خزمەتی بووم و هەر لە خزمەتی مامۆستای مەرحوم ئیجازەی مەلایەتیم وەرگرت، بەڵام ئاهەنگەکە بە حکمی ئەوەی کە ئەجەل دەرفەتی نەدا ئاهەنگەکە دواخرا، ئەگەرنا بەخۆی بەدەستی خۆی ئیجازە نامەکەی بۆ ئیمزا کردم و پێبەخشیم. جەنابی مامۆستا ژیان نامەیەک و باسمان کرد فرە ڕەهەندە، ینی لە ڕووی زوهد و تەقواوە، لە ڕووی زانستیەوە، لە ڕووی بانخوازیەوە، لە ڕووی حرەکیەوە، لە ڕووی دڵسۆزیەوە و لە زۆر ڕووەکانەوە بەڕاستی کەم مەلا و زانای ئاینی وا هەیە کە هەموو ئەو بابەتانە هەموو ئەو ڕەهەند و بەشانەی لە خۆ گرتبێ و هەڵکەوتوو بێت تێدا. بەڕاستی مامۆستا یعنی دەرەجەی عالی بێ لە هەموو ئەو بوارانەدا ئەسپی خۆی تاوەدا و لە هەموو ئەو بواراندا ناسرااو بوو، مەسەلەن لە ڕووی زوهد و تەقواوە وەلا نوزەکی عەلە اللهی ئەحەدا. لە ڕاستی ئەوەندەی کە ئێمە لێو نزیک بووین، مامۆستا کەسێکی زۆر زاهید و دنیانەویست بوو، ینی هەر بە نمونە هەتا وەفاتی کرد هەر لە ناو خانووی مزگەوتا بوو، ینی خانووی خۆی نەبوو و پاشان مەسەلەن مەزرعە و سەیارە و ئۆتۆمبیل و ئەوانەی نەبوو هەتا وەفاتی کرد، لە حاڵێکا کە ئەو شتانە خۆ تەبیعیە ئینسان هەیشی بێت، چونکە بەڵام مامۆستا خەم و هەموو ئاواتی ئەو شتانە نەبشتی دنیایی نەبوو و لە ڕووی زانستیەوە بەڕاستی مامۆستا یعنی هەر بۆ خۆی ئەو زانایانە و ئەو مامۆستانەی کە لە خزمەت یا دەرسیان خوێندووە و ئەو مامۆستانەی ئیجازەیان وەرگرتووە زیاتر لە نزیکی 150 زانا، هەر ئەو بۆ خۆی شاهیدە هەم لە کوردستانی خۆمان هەم لە کوردستانی ڕۆژهەڵات کە ئەو مامۆستانە هەمویان لە خزمەتیانە ئیجازیان وەرگرتووە یا دەرسیان خوێندووە و تەدریسیان لە خزمەتیا کردووە یا با بڵێن فێر بوون لە خزمەتیا، هەموو ئەوانە شاهیدن بەڵگەن کە هەندێک لەو مامۆستانە بڕوانامەی بەرزیان هەیە لە بەکالۆریۆز لە ماستەر لە دکتۆرا، هەموو ئەوانە شاهیدن لەسەر ئەوەی مامۆستا دەستێکی باڵای هەبوو لە هەموو علومەکانی مەلایەتیە، لە نەحو لە سەرف لە بەلاغە لە مەنطق لە ئوسوڵ بە تایبەت یعنی ناسرااو بوو بە میراتزانێکی زۆر سەیر و عەجیب. من بۆ خۆم ئیسفادەیەکی زۆرم کرد لەو عیلمە لە خزمەتیا، تەنانەت یعنی لە هەموو شوێنەکانەوە بە تایبەت دەهاتن بۆی ئەو عیلمە فێر بن لە خزمەتی مامۆستا، حتا لەوانش کە لە دادوەرەکان لە مەسەلەن لەوانەی کە لە غەیری بڵێن ئەرکی مەلاتیان جێبەجێ کرد. بەڵێ بینەرانی ئاز و خۆشەویستی ڕچەی زانایان، لە خزمەتێکێک لە دۆستە دێرینەکانی جەنابی مامۆستا مەرحوم کە مامۆستا جەعفەری هەڵەبجەی ناوە
خۆشەویستی هەڵەبجەیەکان و سەرجە موسڵمانکەوەی کە ئاشنای جەنابی مامۆستان مامۆستای بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەر بێ. پێم خۆشە بزانم بەڕێستان کەی بە خزمەتی جەنابی مامۆستا گەیشتن سەرەتا و ئاشنابوونەکەتان هۆکارەکەی چی بوو و چەند بێ کۆمانەوە؟ لە سەرەتایی هەفتاکانە سەدەی پێشوو بەهۆی مامۆستا شێخ بەرەزانی کە پێکەوە لە گەڕێکی کانیاشخان مامۆستا بووین مامۆستای بیایی بووین ئەویش طبعاً لە خزمەتی مامۆستا بووە مامۆستا سەید نەجمەدین ڕەحمەتی کە لە تپی سەفا ئیمام و خەتیب بوو مامۆستای خۆشکر و بەهۆی مامۆستا ئەوەزار تعارفم لەگەڵ مامۆستا سەید نەجمەدین کرد. لە پاشا کاتێکەوە ئینکرا دیهاتەکان گوێزرانەوە و مجەمەعی دروستکرا لە هەڵەبجە پیانە بوت کەیسە پێوتێ شارەمانی هەڵەبجە جەنابی مامۆستا تەشیری هێنا بۆ مزگەوتی ئوسامە کە تازە دروستکرا بوو ئیتر لەوێ بە ئیمام و خەتیب و مدەریسی ئەو فەقێ و مزگەوتە. ئەتوانم بڵێم مامۆستا مەیدانی خۆی زانی کامەیە مەیدانی مامۆستایان زانایانی ئاینی بریتیە لە مزگەوت و قوتابیان و فەقێ و دڵ و مێشی مسڵمانان چونکە بە تایبەتی لە کاتی خوتبەی جومعە بە تەواوەتی خەڵکی هەژان لە وتارەکانی مامۆستا وتارەکانی کاریگەر بوو بە جۆرە کاریگەر بوو لە هەڵەبجەشەوە خۆتەمان هینیتا بوو جومعیتا بوو ناو شارە بەڵام خەڵکی زۆر یعنی وەکو مەسیرە ئاهاتن بۆ مزگەوتی ئوسامە بۆ یۆگرتن لە وتاری مامۆستا سەید نەجمەدین ڕەحمەتی خوای لێبێ چونکە وەکو عەزمکردن مامۆستا مەیدانی خۆی زانی کەوا مەیدانی ئەو بریتیە لە عەقڵ و هۆش و بیر و دڵی خەڵک مەیدانی خۆی زانی بە جۆرە لەو مەیدانی خۆی نەترازا هەر لە پێشتر لە مزگەوتانی تر بووە لە لادیەکانە دوایی کە هاتە هەڵەبجەش ئیتر ئەو هەتاکو 16ی 1970 لە مزگەوتی ئوسامە هەم خیتابی و پێشنوێژی کرد و فەقێ و قوتابیانی زۆری هەبوو زۆر گەرم هاتن بۆ دەرس خوێندن وەکو ئەولاکانی خۆی سەیری فەقەکانی ئەکرد فەقەکانیش زۆر بە پەرۆشەوە ئامادە بوون لە دەرس و ئێستا ماشەڵڵا هەمویان ئەوانە زۆربیان بوون بە عالم و زانای ئیسلامی و ئێستا خەتیب و مامۆستا و مدەریسن لە مزگەوتەکان و لە قوتابخانەکان و لە حتا هیانە ئوستادی جامعەیە دکتۆرای هەیە لەوانە کە جەنابی مامۆستا دەستی پێوتون مامۆستا پاش ئەوەش کە ئەو چەند ساڵە لە مزگەوتی ئوسامە دەوری خۆی هەبینی کاتێک کە کۆڕەوەکە بوو ڕۆیشتن بۆ ئێران باری بەسەر ئەوە لە کەی تا کۆڕە و لێ ماوە مامۆستا لە مزگەوت ئوسامان لە 77ەوە طبعاً 77 هێنەکان دیهاتەکان داگیرکران وەزرانەوە لە دوای 77ەوە ئیتر تاوەکو 88 تا 16 مامۆستا لەوێ دەوری خۆی بینی. من بە شەرمەوە لەسەر کەسایەتی گەورەی دەڤەرەکەمان جەنابی مامۆستا سەید نەجمەدین
مامەسایەکی گەورە و بەڕێز ئەستێرەیەکی پرشنگدار کە بەردەوام لە دوای وفاتیشی هەر نور ئەبەخشێ هەر تیشکە بەخشێ لە دەڤەرەکەمان بەڕاستی مامەسا کلێنێکی زۆر گەورەی پڕکرد بووە کە توانی ئەو ژیانەی کە خوای گەورە پێی بەخشی بوو بەردەوامی هەبێ لە دوای خۆی سوود و کاریگەری زۆری هەبێ لەسەر دەڤەرەکەمان بە شێوەیەکی گشتی و عاشق بوو بە زانست و توانی ئەو زانستەی وا لێ بکە جێگرەوەی خۆی زۆر لە دەڤەرەکەمانە دروستکە ئەلحەمدوللا وەجاخی ڕوونە هەم لە قوتابیەکانی هەم لەنەوە و ئەولادەکانی. مامەسای بەرز و خۆشەویست، من ئەمەوێ ئەوە تا عەرزکەم کە زۆر ڕێزی لە زانایانە گرت، عەلاقەیەکی خۆشی هەبوو لەگەڵ زانایانە، بە تایبەتی لەگەڵ جەنابی مامۆستا مەلا عوسمان کە ئێمە لە خزمەتیا بووین کە جەنابی مامۆستا زۆر جار ئەچوو لە مزگەوتی ئوسامە لای مامۆستا سێ نەجمەدین نوێژی جمعەیە کرد و هەر کاتێک مامۆستا سێ نەجمەدین بەهاتایە بۆ لای مامۆستا ئەهاتە دەرەوە بۆ پێشوازێکی گەورە وەکو دوو ڕەفیق زۆر یەکتریان خۆشەویست کە بەڕاستی من کە ئەو لەختە باسەکەم چێژ لەو عەلاقاتە پڕمەحیبەتە پڕخۆشەویستیە ئەبەم کە لە نێوان زانایانە هەبوو کە لە ڕۆژگاری ئەمڕۆمانە هەزار جار بەداخەوە شوێنی ئەوانە ونە چاولێ گەری ئەوان بە دوای کاروانەکەی ئەوانە وەکو پێویست ئەو ڕێز و احترامە لە یەکتری ناگیرێ، بەڵام کە ئەوان تەبینی بەڕاستی هەستی بە شکۆ و بە احترامێکی گەورە کرد کە ئەوە بەڕاستی کاریگەریکی گەورەی لەسەر ئێمە دروست کرده بوو. جەنابی مامۆستا بەڕەحمەت بێ کەسایەتێکی گەورە بوو لە دەڤەرەکەمانە هەموو کەسێک وەکو سومبولێکی ئاشتی ناسی، کەسێک بوو هەموو کەسێک خۆشی ئەویست، کەسێک بوو جگە لەوەی کە خزمەت گوزارەکانی زۆر بوو بۆ خەڵک، کەسێکە نەبینی ڕقی لێ بێ، وەکو مڵکی عام هەموو کەسێک احترام و ڕێزێکی تایبەتی لێگرت. هەتا لە شوێنی مزگەوتی ئوسامە گەڕەکێک هەیە بە ناوی عەشیرەتی هاواری کە موسڵمانیش نین، بەڵام ئەوانە قەدرێکی تایبەتی مامۆسایان لابوو، کێشە کۆمەڵایەتەکانی خۆیانیان ئەبردە لای مامۆستا بە چارەسەرەوە ئاهاتنە دەرەوە، متمانەیەکی گەورەیان بە مامۆستا کرد. بەڵێ بینەران یاز و خۆشەویستی ڕچەی زانایان، لە خزمەتی یەکێکی تر لە قوتابی ئەزیز و خۆشەویستەکانی جەنابی مامۆستا بین کە مامۆستا تەها زەمینەوە. ئەو مامۆستا بەڕێزەش شکر خوای گەورە شەرەفی ئەوەی پێدا کە لە خزمەتی جەنابی مامۆستا بخوێنێ. سەربردەی جەنابی مامۆستا لەبەرەوەی مامۆستایشی چۆن دەڵێ دڵسۆز بۆ خوددا سوڵحا و یعنی تواوە لە نێو حوزرە و مەدرسە شەرعیەکان جا فەقیەکانیش زۆر خۆشەویست بۆی کە وەکو کوڕی خۆی سەیرێکردن. زابزانین جەنابی مامۆستا چی لە هەمبانەدا سەبارەت بۆ مامۆستای زەی کێمە لە خزمەتیا دوین. مامۆستا سەلامی خوارد لەسەر بێ. سڵاوی خوا لە ئێوەی بەڕێز سپاس دەکەم. سەرەتا دەمەوێت پێم بڵێ مامۆستا کەی ڕۆیشتە خزمەتی جەنابی مامۆستا، ساڵی چەند بوو، ئەو دەرسانێکە لە خزمەت خوێن چی بوون، دواترین دەبسێر تایبەتیم دەبێ. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ ئێوە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە، خۆشحاڵم بە تەشریفاتتان. جارێکی تر سپاس کە ئەم تەورەتان هەڵبژاردووە، زیندووکردنەوەی مێژووی ئەو مامۆستایانە ئەکی ئەمڕۆی ئێمەیە، ئاوردانەوە لەو مەجدە لەو گەورەیە کە مێژووی ئێمە الحەمدوللا پشندارە بە کۆمەڵێک ئەستێرەی عیلم لەوانە جەنابی مامۆستا سەید نەجمەدین خوای گەورە دەرەجاتی عالیکە ئینشاءڵڵا. پێش هەموو شتێک من خۆم زۆر بە قەرزداری جەنابی مامۆستا نەجمەدین ئەزانم، لوتفی زۆر بوو لەگەڵ من. بۆ یەکەم جار من ساڵی 1994 بوو چوومە خزمەتی لە هەڵەبجێ شەهید، 2 ساڵ لە خزمەتیا، کەمتر لە 2 ساڵ فەقێ بووم، مادە کۆتاییەکانی علمەکانی حجرەم لە خزمەتی مامۆستایە خوێن، وەکو جەمع الجەوامع و مختصری مەعانی تەفتازانی و هەروەها هەندێک کتێبی تری، هەندێک مۆزوعی فقهی لە ئیبن حەجەر دەرسی پێ ئەوتین، صفة الأحكام لە علومی حەدیثە لە خزمەتی ئەوە خوێندوومە، هەندێک بابەتی تریش. جەنابی مامۆستا
ئینسان نازانێت لەکوێوە قسە بکە ڕەنگە من خۆم بە شیاوی ئەوە نەزانم قسە لەسەر جنای مامۆستا بکەم ئەوە میراتگیری ئەوەی کە ڕێم پێدا شەرەفمەند بووم لە خزمەتیا بخوێنم مامۆستا علاقەیەکی تایبەتی لەگەڵ منە هەبوو یعنی ئەتوانم بڵێم لەناو ئەو پۆلە فەقی کە لە خزمەتیا بوون زیاتر تایبەتمەندانە لەگەڵ منە مامەڵەیەک ئەویان لطفی خۆی بوو بەڵام بۆ زۆر سەفەری شارە زۆر ولادیەکان و شاری سلێمانی و هەڵەبجێ تازە و حتا هەورامان و بۆ هەرکوێ ڕۆشتایە ئەوێت خۆ حاضر کا هەر بۆیە باسەکەن دڵەن زەنای مامۆستا شتی زۆری ئەی مامۆستا پێ لە جگەلەوەی کە قوتابی بە و سەفەر و گەشت زۆر لەگەڵ یابووم حتا بۆ مەسەن دیداری جنای مامۆستا مەلا عوسمان و گەورە زانایانی هەڵەبجە ئەوێت خۆت حاضر کە ئەڕۆین ئیتی پێکەوە ئەڕۆشتین دا ئەنیشتین دوایش هاتینەوە لطفی زۆر بوو لەگەڵ مایوت ئاری بمجێڕەوە سەرنجێ لەسەر ئەم گەشت و سەفەرە چی و ئەم جا من چی قسەوی نە قسەی دڵی خۆتم بۆ بکە لایەنە ئیجابیەکان بێت ئەوە بەسە لایەنی سبیشم پێ بڵێ تەقیمەکەی مەبەست بوو گوێ لێبێ مامۆستا پیاوێک بوو ڕەنگە وەکو بڵێ زۆر گرنگ نەبێ باسی علم و زانیاریەکەی بکەین چونکە ئەوە معلومەکە پیاوێکی وەکو مامۆستا مەلا عوسمان دەرەجاتی عالی بێ من خۆم گوێم لێ بوو ئیر حاجی سەی زۆر خوێنەوارە یعنی ئەو لەو قیمەی علم و معریفەیەوە شایەتی علم و مامۆستای نەجمەدین ئەدا بەنسبەت مامۆسای بەڕێز و مامۆسا سەید نەجمەدینی تەپی سەفا ڕەحمەتی خوای لێبێ من موفق نەبووم لە فەقێتیا لە خزمەتیا بخوێنم چونکە ئەو وەختەی کە من فەقێ بووم ئەو لە شارە زۆر بووە و لە تەپی سەفا بووە من یعنی بۆم نەکراوە بە خزمەتی ئەو بگەم و لە خزمەتی ئەوە بخوێنم چونکە ئەوەتە کاتی شۆڕشی ئەیلول و بە ئینسان بە ئاسانی نێتوانی هات و چۆبکا و ئێمەش گەنج بووین و مناڵ بووین و جنسێمان نەبوو سەیتەرە بوو نەمانەتوانی بە خزمەتی نەگەیشتوم لەو کاتانە و لە خزمەتیا بخوێنم بەڵام ناوبانگی مامۆسا سەید نەجمەدینم بە ڕەحمەت بێ لە مامۆسای بەڕێز و خۆشەویستم مامۆستا مەلا ئەحمەی عەلیپەکانی بیستووە کە لە ساڵی پەنجاکانە مامۆستا سەید نەجمەدین تەشریفی هاتووەتە خانەقی بۆ ماڵی مامۆستا سەی حەکیم لە خانەقی کە خاڵۆی بووە و لەگەڵ ئەم مامۆسای منا کە ئەو کاتە فەقێ بووە لە خانەقیا مناقەشەیەکی علمی لە بینیانە ڕوویداوە و بووە چونکە ئەوەتە ئوسوڵی فەقێتی وا بووە هەر فەقێ بڕایەتە شوێنێ بۆ ئەوەی کە هین وایە مناقەشەیان ئەکرد و بۆ ئەوەی مستەوای علمی یەکتری بزان جا مامۆستا فەرمووی مامۆستا کاتێ کە زانیم مامۆستا پیاوێکی عالم و خوێنەوارە و هەرچی پرسیارێک من لێ ئەەکەم ئەو ئەیزانێ و ئەو زۆر پرسیارە لە منەکە من نایزان دوایی عەرزم کرد قوربان تۆ هاو ڕەفیقی منی و حتمما تۆ خوێنەواری تەواو کردێ و تەبان ئەو وەختە مامۆستای نەجمەدین لە ئاخر و ئۆخری خوێندن نابووە ئیتر لەوێەوە من خۆشەویستی مامۆستای نەجمەدینم بۆ دروست بوو کەوا حەزمە کرد بە خزمەتی بگەم بە خزمەتی نەگەیشتم تا ساڵی 1970 ڕئاسەتی ئەوقافی عێراق و ئەو کاتە ئیمتحانێکی علمی کردەوە لە هەڵەبجە بۆ ئەو مامۆسای و فەقیانەی کەوا شەهادەی مەعهەدی ئیسلامیان نەبوو کە بۆ ئەوەی بەشداری بکەن لەو ئیمتحانە و شەهادەی مەعهەد وەرگرن ئەوەی کە شەهادە وەرگێ بۆ ئەوی تەعین بێ و باقیەکەی تریشی لە چ سەفێکە بتوانێ بخوێنێ یعنی لەو سەفە دای بنێن ئەوە بوو لە ساڵی 1970 قەرنی پێشوو لەو دەورە منیش بەشداریم کرد و مامۆسای بەڕێزیش بەشداری کرد لەو دەورەیە و لەوێەوە ناسراوی دروست بوو لە بینمانە و خۆشەویستی مامۆسا زیاتر بوو لە دڵی منە و زیاتر پایەی زانستی و علمی و پیاوچاکی مامۆسان بۆ دەرکەوت و بە تایبەت برای بەڕێزیشم مامۆسا عەبدوڵڵا کە کوڕی گەورەی مامۆسا بوو فترەیەکی زۆر لە بەیەکۆ بووین لە مەعادە هەرچەند ئەو لە تەمەنی هێمە کەمتر بوو لە دوای ئێمەوە بوو یعنی مەسەلا زیاتر پەیوەندیمان پەیا کرد و بەڵێ ئەزانم خۆشەویستانی ڕچەی زانان ئێستا ئێمە لە حوزرەی پڕبەرەکەتی ڕێزار جەنابی مامۆسای مەرحوومین کە ئەو سات جەنابی مامۆسا نزیکەی 3000
کتاب لەو مەدرسەی زانای مامۆستا هەبوو کە مطالعەی زۆریانی کردبوو. ئێمە لە خزمەتی شێک لە کوڕەکانی کە ڕێزار جەنابی مامۆستا عەبدوڕەحمانی ناوە کە هەم دانێری ئەو کتابەشە لە نێو حوجرەکەی مامۆستای مەرحومە دەدوێین سەبارەت بەو بەرهەم و چۆن دەڵێ بەرهەمانێک کە زەنای مامۆستا هەیبوون لە ژیانی خۆیان لەبەر مامۆستاشی بەرهەمدار و بە مانای کەلیمە. مامۆستای بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەربی ئەمە سواسی جەناب دەکەین کە بەڕێستان هەم ئەو کتابێکە لە ژێر دەستمانەیە زانایەک لە لووتکەدا مامۆستا نەجمەدینی هەڵەبجەی خوای گەورە دەرەجە عالیکە کە بەڕێستان لەسەر ژیانی زانای مامۆستا نووسیتانە دواتریش ئەو چۆن دەڵێ لەوحەی لا ئەو دیوارە دەیبینی هەمووی بەرهەمی زانای مامۆستایە دەمانەوێت بە شێوەیەکی پخۆت لە بەمان شیکەوە. سەرەتا پێم بڵێ مامۆستا چەند کتابی هەبوو وەکو نووسراوەکانی زانای مامۆستا؟ من سەرەتا بەخیراتنتانەکەم دەستخۆشیتان لێکم بۆ ئەم دیدارە بەسەرکردنەوەی کەڵە زانایانی پێشوو کە ئەرکێکی شەرعی و ئیمانی و نیشتیمانیە خوا پاداشتان باتەوە. مەرحومی باوکم 5 کتابی هەبوو. کتابی یەکەم ئەلبەتە باوکم لەبەر ئەوەی کە زیاتر سەرقاڵ بۆ بە تەدریس و حوجرەوە چکە پێی وا بوو کە تەئلیفی ڕیجال مهمترە تا تەئلیفی کتاب بۆیە زیاتر ئەو بواری گرتبوو مەلایەنێکی زۆر لەسەر دەستیا ئیجازەیان وەرگرتە بۆیە کەمتر بواری هەبوو تا بتوانێت کتێب بنووسی هەرچەند دەستنووسی زۆرە فتاوای زۆرە دەستنووسی زۆرە لەم لاولا بەڵام وەکو کتێب تەنها 5 کتێبی هەیە کە چاپ کراوە یەکیان کتێبی شەرح مەنهەجە کە 3 جار چاپ کراوەتەوە کتێبی دوم کتێبی بناخەکانی باوەڕ هەروەها کتێبی نیشانەکانی باوەڕ کتێبی چوارەم لە خزمەت دەستەیەک لە یاوەراندا یاوەرانی سەروەر کتێبی پێنجەم عیباد الرحمن بەندەکانی خواکەن ئەم 5 کتێبی هەیە وەک نووسرا و چاپ کراوە. بەڕاستانە بۆتان چاپ کردیانەوە دەزوز بوو دواتر ئەو کاتە بەخۆی کردویان دواتر ئێوە کردوتان؟ نەخێر بەداخەوە هەموو کتێبەکان لە سەردەمی خۆیان چاپ نەکراون دوای وفاتی چاپ کراون لەبەرەوەی لە سەردەمی ئەوەکردنەوە ساڵەکانی 90ەکان تا 97 هەم چاپخانەیەکی ئەو تۆ لە هەڵەبجانە بوو هەم تێچوی چاپیش گەلێگران بوو بۆی هەموو چاپەکان لە دوای وفاتی خۆی بوو. بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویستی ڕچەی زانایان لە خزمەتی زانای پیا بەرز جەنابی مامۆستا سەید نەجمەدین بووین کە 67 ساڵ تەمەنی بوو لە 5 ساڵی سەرەتای تەمەنی ڕۆیشتە قوتابخانە لە 67 5 ساڵەکەی منداڵی لێ دەربێنە 20 ساڵی ڕێک لە سەرەتا ئەو مامۆستا بەڕێزە بەس بە دوای کۆکردنەوەی زانستە شەرعیەکان بوو 40 ساڵی دواتریشی مامۆستا لە خزمەتی حوزرە و مەدرسە شەرعیەکان بوو بۆ تێگەاندن و پێگەاندنی کۆمەڵێک مامۆستای پیا بەرز کە بڕانامەی زانستی پێدان ئەمڕۆ لە میحراب و مینبەرەکان لە مەدرسە شەرعیەکان دەور و ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە وەکو سەدەقەی جاریی جەنابی مامۆستای مەرحوومن. هەڵبەتە جەنابی مامۆستا 2 جار بڕانامەی زانستی وەرگرتووە. تەمەنی پڕبەرەکەتی مامۆستا زۆر لەوە زیاتر هەردەگرێ ئێمە بتوانین لە خزمەتیا بدوێن بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست بۆیە خودایار بێ لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی جەنابی مامۆستا بەردەوامە بین. تاوکات بەخوای گەورەتان ئەسپێرم خوداتان لەگەڵ.